خۆشەویستانم لەگەڵ دابەزینی نرخی دراوی کۆماری ئیسلامی ئێراندا لێکدانەوەکان زۆرن لەسەری و گەلێشیکەرەوە لەو بڕواایەدانی یەکێ لەو ڕەهەندانی کە کاریگەری هەبووە لەسەر دابەزینی نرخی ڕیاڵی ئێرانی دەگەڕێتەوە بۆ کێشە ناوخۆییەکانی ناو کۆماری ئیسلامی ئێران. بەڵام لە هەمان دەمیشدا چاودێر جەخت دەکەنەوە دەشێت بەشی هەرە گەورە و گرانی هۆکارەکان بریتی بێ لە سەپاندنی ئەو سزانەی بەسەر کۆماری ئیسلامی ئێراندا سەپێنراون بەهۆی بەرنامە ناوچە مشتومڕ لەسەرەکەیەوە. خۆپیشاندەران ڕژانە سەر شەقامەکانی تاران وەک ناڕزایی دەربڕین بەرامبەر دابەزینی نرخی ڕیاڵ. پۆلیسی دژە ئاژاوە لەگەڵ خۆپیشاندەراندا بە یەکیاندادا و کۆتوبندێکی زۆریان خستە سەر بازاری ڕەشی ئاڵوگۆڕی دراو لە تاران. ئێرانیەکان بە پەلە پارەکانیان دەکەن بە دۆلار و نرخیش لە بەرزیدایە. ئەمریکاییە ئێرانیەکان دەڵێن کە سوکاریان دووچاری مەینەتی بوونەتەوە بەهۆی شکانی نرخی ڕیاڵەوە. جەمال عابدی لەگەڵ ئەنجومەنی نیشتیمانی ئێرانی ئەمریکاییدایە. ئێمە وەک خەڵکی ئاسایی دەزانین نرخی هەموو شتێک بەرز بۆتەوە دەرکردن لە کار هەیە و ئەمەش بەرەو خراپتر دەڕوات وەک لەوەی باشتر بێت. زلێزەکانی جیهان داوای کۆتوبندکردنی بەرنامە ناوچەکەی ئێران دەکەن و سزای قورسیان سەپاندۆتە سەر تاران. ڕێبەرانی ئێران پێدادەگرن لەسەر ئەوەی بەرنامە ناوچەکەیان ئاشتیانەیە، بەڵام ڕۆژاوا گومانی هەیە کە تاران لە هەوڵی دروستکردنی چەکی ناوچیدایە. سەرۆکی ئێران دادنێ بەوەی سزاکان کاریگەری هەبووە. دوشمن اعلام کرده تحریم کرده. دوژمنان توانیان ڕێژەی فرۆشتنی نەوتەکەمان کەم بکەنەوە، بەڵام خۆشبەختانە قەرەبوومان کردوتەوە. سزاکان کۆمپانیەکانی ناچار کردووە کارمەندان لە کار دەربکەن. زۆرێک لە خەڵکی ئێران نازانن لۆمەی ڕۆژاوا بکەن یان حکوومەتی ئێران بۆ ئەم قەیرانی ئابوووریە. کەوتن شتێکە دژی ئەحمەدی نەژاد بەکاردەهێنرێت و زۆرێک لە دژبەرەکانی خۆشحاڵن بە بەرەنجامەکان، چونکە دەیانەوێت لە هەڵبژاردننی داهاتووی سەرۆکایەتیدا دژی ئەو بەکاری بهێنن لە هاوینی داهاتوودا. ئەمریکا و دەیان وڵاتی تر لە ماوەی ڕابردوودا مانۆڕێکی لەشکریان کرد لە کەنداوی فارسدا و ئیسرائیلی شەڕەشەی هێرشکردنە سەر ئێران دەکا ئەگەر ڕۆ و دروستکردنی بۆمبی ئەتۆمی بڕوە. استراتیژێتی ئەمریکا بەکارهێنانی سزاکان و ڕێگەی دیپلۆماسیە تا ئێران قایل بێ بە چاودێریکردنی بەرنامە ناوچیەکەی. هەلەری کلنتن وەزیری دەرەوەی ئەمریکا ئەو ئامانجە دەستنیشان دەکات. بۆ گەیشتن بە چارەسەریەکی ئاشتیانە پێویست بە وەڵامی ئەو پرسیارە ڕەوایانە هەن کە لەسەر بەرنامە ناوکیەکەی تاران هەن. ئێستا فشارەکان لە ناو ئێران خۆیەوێتی و هەروە دێ و تووڕێی و ناڕزایی خەڵک زیاد دەبێت بەهۆی دابەزینی نرخی دراوی ئێرانی و هەروەهاش بەرزبوونەوەی نرخی هەموو شتێک لە بازاڕەکانی ئێراندا.